گەلی عێراق بە هەموو ڕەنگ و ئاین و نەتەوەکانیەوە چاوەڕوانی کرانەوەی ئابووری بوون پاش ئەوەی پەتای کۆڕۆنا هەموو کونجێکی لێگرتین. دەبینین حکومەتی عێراق کۆمەڵی ڕێکاری پلانی بۆ دانەنراوی گرتوۆتە بەر و وەزارەتی دارایی عێراق و بانکی ناوەندی هەستاون بە داگرتنی نرخی دیناری عێراقی بەرامبەر بە دۆلار. ئەم ڕێکارە کاریگەری خراپی بۆ سەر فەرمانبەران و چینی هەژاران دەبێت. ئەرکە لەسەر حکوومەت بە دوای میکانیزمی دیکە بگەڕێ کە سوودی زیاتر و زیانی کەمتر بێ بۆ چارەسەرکردنی ئەم گرفتە. هەروەها دەستبردن بۆ خاڵیکردنی گیرفانی هاوڵاتیان مەترسیدارە و ڕێگای ڕاست و دروست بۆ چارەسەرکردنی ئەم قەیرانە دەکرێت. بژاردە و چارەسەرێک بێت زیانی بۆ هاوڵاتیان نەبێ و چینی هەژاران باجەکەی نەدات و لێی بە دوور بێ. داوا لەلایەنە پەیوەنددارەکان دەکەین کە لە ئاستی بەرپرسیارەتی بن و ڕوونتر مامەڵە لەگەڵ قەیران و کێشەکان بکەن و ئەرکی حکومەتە ژیانێکی شایستە بۆ هاوڵاتیانی فەراهەم بکات.